وەکو گەرمیانەکەیەژێ وەرزەکە وەرزی خورما ڕەسینە جاران چاوەڕێمانە کرد کە وەرزی گەرما بێت و لە خورما بەتامەکەی خانەقین بکوێن چونکە خانەقین ئەبۆ یەکەمین ناوچە لە سەراستی جیهان کە پلەی گەرمایتیا بەرز بێت و خورماکە بڕاستێنێت بەڵام ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو لە کەلار ئەو گەرمایی کە هەیە هاوتای گەرماکەی خانەقین بوو و بووە ترێند و پلەی گەرمای زۆر تیا بەرز بوو لە نێو دارستانێکی گەورەی دارخورمام کە گەنجێکی کەلاری ئەستاوە بەهێنانی زیاتر لە 3000 دارخورما و چاندنی لە قەزای کەلار کە 20 شەوی تر لە بەرهەمەکەی خوێن ئەمڕۆ لێرەم بۆی کە باسێکی ئەم دارخورمایانە بکەم و هەروەها پێتان بڵێم کە ئەو گەرمایی کە ئەمساڵ لە هەرێمی کوردستانە هەیە ئەتاکوکەی بەردەوامە بێت. کاگەر سڵاو لەبێ سپاس بۆم دەرفەتان حەمەی گەرما و سەرما بەخێر بێت. سپاس دەکەم. لە سەرەتای قسەکانم باسی ئەوم کردوتم هەرچی کەلاریە یان خانەقینیە بۆیە چاوەڕێی گەرماکەی بکردایە خورما پێگەشە لە خورماکەی خانەقیمان خواردە دوعای خاڵسمانەکە سەلامە ئەوە حەزەکە ئەم گەرما هاتووە منش ئەم ڕۆژە لە ڤار وەردارێدەم ڕۆژە لە ڤار سەیرەکەم زان وەزعگێ دەکوێ ئێستا پێم بێژە ئەم خورما چۆن بیرۆکەت بوات ئێستا تو پێم بێژەکەی گەرماکە زیاترەکە خورماکەمان حەزەکەم معلوماتێکی ئەمە وەرگرم من جەمژ حەمە گیانم خورما ئێمە 3 ساڵ و 4 ساڵ خەریکی ئێمە پێشتر هەم خورما هەبوو لە گەرمیان ئێمە 40 ساڵ هەمانە خۆمان بەس وەک ئەمەمان نەبوو نەسیجی بێ ئەمە لە مەختەبەرە ئەم دارانە گەورە کرێ ئەم 20 سانتا ئێستا ڤیدۆیمانەی ئەوەی 3 ساڵ پێش ئەمەمان چاندووە من و مامە سەردار ڤیدۆمان کردو یەک بستە ئێستا ئەوە بەرێتی نەبێتە ینیش با بیبینێ دانێ 6 سانتەوێ من لەکەم جارمە کاگیان خورمای وا ببینم ئەمە بڕاب کە دەدانێنی شوورەوە ئەمە چ جۆرە خورما مەژدوو لە ئەمریکیەکەی لەکوێ ناوتان ئەسڵ فەڵەستینی بەڵام لەکوێ پەری پێدرێ لە ئەمریکا بەرحێکەشمانەیە کە بینی تا بەرحێکە خڕا ئەوە لە بریتانیا کرێ منش ئەمەم بینی لە ئیمارات لە مەعرزێک بوو لە ئیمارات بینام ئێمەوتمان بۆ نەیبین تێستیکەین لەگەڵ کوڕی شەریکمانە مە با تێستیکەین هێنامانەیرۆتمان با بووینە ئەوڵ کەس کە تێستیکەین زانم چۆنە تێستمان کرد بینیمان ئەو هەوا گەرمیان یعنی ئەو دڵ خۆم و بەس چاوەڕین کەمە گەرم کە کەمە گەرم کە ئەوترە ها 15 ڕۆژتر پێگەیە جەلەوە گەرمتر دێم خۆمان تەحمولیەکەین وەکو نەبێتە قسەوەکو فەلاحەکان لە هێشتا پەڵی نەداوە هەمان شتە خورمافرۆشێ دوای لێ بێ من زۆر داواکارم لەو فەلاحانە مەسەلە ڕێکلام نێبیین لە ڤار و بێیان لە هەرچی هیچ کەناڵە ئێمە ساتە نزیک 5000 شەڵ لە بڕفانی ئەوگە نزیک دەماڵ لەم جۆرەدارە لەم جۆرەدارە داواکارم لە فەلاح داواکارم لە فەلاح لە هەرکیۆ دەستی کەوت نەکلایەوە با نەبێتە ڕێکلام بەڵام بیچێنن زەرەی لێ ناکەن ئەمە بەدەست منەوەی حەمەدیان ئەمە کیلۆیەکی 3000 کیلۆی لەم جۆرە ئەمە لە ئەڵمانیا مەعامەلەم کردی کیلۆیەکی 20 یۆرۆ باش ئەگەر بێتە بەرهەم لای خۆمان ئەبێ بچەن لای خۆمان خوا بکە 10000 بکەکیشمان چیە ئەمە نەمان چاندووە بەش کوسان بکە ئەوە باشە لەمە باشە چەند هەزار دارە کاکدیان محەممەدیان ئیستا 3500 بۆ 4000 ما چاندە لە ئەوشمەدی نەچێت لە نزیک ڕێبارسیدانی چاندوومە ینی لە گۆشەیەکی تری کەلارشە ڕێک لە ماوەکەی گەرمیانە چاندوومە محەممەد ئەو داری لە کنار سیروان چاندوومە ئەو سیروانەخوا دوو بەرامبەر ئەم گەورەیە دوای ڤیدۆیکی بکەن هەر هەمان جۆرە هەمان جۆرە زۆر لەمانە زلتر دەرچەوە بۆ من هەموو شوێنەکانم تێست کرد محەممەد ئەمە دەیمە ئەم ئەرزە دێمە ینی فەلاح زانی لە ئاویە چاندومە لە لما عینەی لمەکە محەممەددارەکەی تەسەوڕ کە وە 2 ساڵاتە بەر ڤیدۆی هەیە لە کەناڵەکان ترامووی هەیە ئەمە چەندێک بە چاندتان ئەمە دقیق ئێستا لەگەڵ مامەسەدا سێ ڤیدۆیەکمانەکە ئەو ڕۆژێک کە یەکەم دارەچێنی چەندی چەند بوو 15/5/2023 ئەوە یعنی 3 ساڵ سێمان یعنی شتو بۆ خۆیان پارش بەریدا بەس ئەم ساڵ ئەمە کاک دیار ماشەڵا گۆشەیەکی فراوانە و ڕێژەیەکی زۆرش ئەمە لە ڕووی تێچووی چەندە محەممەد پاری زۆر تێچوو فەلاحەت وەکو دوێنە وەکو گەرم و جۆ تۆ ئەیچێنی و چل شەوە مانگێکە 20 مانگە ئەی بڕیت و فڕۆشی پارگەوەرەگی ئەم جۆرە ئەوە نییە ئەمە سەبرێ 3-4 ساڵی گەرەکە 3 ساڵش کەم نییە تەمەنێک من سپیم کرد تا گەیەوە خۆی گەورە کردی تەمەنێکمان کرد بەڵام من زۆر داواکارم لە خەڵک نەبیچێن گوێ لەو قسە نەگرن کۆمەڵی پیا بۆ لە کۆمنتە کاکەی عەرەبە کاکە من چیم داوا لە عەرەب کاسبی ماڵی خۆت بوو نەهار گەرمیان ئەمەیتیایە محەممەد کورسان ئێمە گوێزیە کورسان لە زۆربەی لە زۆر وڵاتە بڵێ گوێزیە گوێزەیە و خوڕمەشمان هەیە چی وڵاتی وایە
چی وڵاتی ئەوروپی هەردوو شتەکەوەی کۆ بێ سەرمە و گەرمایش نەوەڵاوەکو نییە هەیە بۆ تۆ لێم باشتر زانانی نانیان خورما و گوێزۆیە گەشتیوە هەر نەبووە لای خۆمان هەیە شکر جەوەکەیمان گونجاندووە لەگەڵ باشەما کرد لە ساڵانی پێشووتر هەرمان ناوردارم ئەنتاجێ هەبوو ئەم ساڵ زۆر گەرم ئەم نەسیژیە تەسەوەکە محەممەد پێویستی زۆر بە گەرمانە بێ پێویستی زۆر بە سەرمانە بێ لە هەموو مەرحەلەکانە ئێمە تێسمان کرد بێ عیبە ئەم جێ فەڵەستینش گونجاوە ئاوی زۆر پێویستم ئاوی ئێمەسی کە پێشووتر قەدیم و جەوە ئەمان کرد ئاوی زۆر گەرگ ئیسانە قەترە وسای بینی ئەومانداوە قەترێ بۆ خۆی ئاو گەورەی شەوێ و هیچ کێشێکی نییە دار خورما وەکو دارەکانتر نییە سا لیمۆمان هەیە پرتەقاڵ و دارێکی دیشمانەیە لەژێر ئەو دارێک کەوتومە چاندمان لە ڕواستی بەڵێ گەرما لێدا و شتێکا و لیمۆ و پرتەقاڵ سەرما لێدا و شتێکە خورما گەرماکە تەحمولەکە سەرماکەش تەحمول کاک دیار ئەم جۆرە خورمایە کە ئێستا بەدەستی من و تۆیە ئەمە تامی خۆشە چکلێتیە چۆنە حەمەدجان ئەمە مەجدود لە هەموو عالەمە هەموو نەڕووترە کەی ئەتوانین بیخۆین ئەمە 15 ڕۆژتری خوین 15 بنێرینەوە بۆ ڤار سەدینێنەوە بۆ ڤار بەس کەمە دوعاکە گەرماکە زیاد ئێستا باسی ئەوم کردم لەگەڵ کاک دیار کە قسەم تەواو کرد باسێکی گەرماکە هەم بۆ کاک دیارەکەم کە پێی خۆشە ئەرەوەڵا تاکە کەس حەزی لە هاوینێ جار ڕەنگام بڵاوەدارم کەس پێ ناخۆش کێشیشمانی محەممەد ئێمە هەردووکمان ئیش فەرشەکەین لە لایەکیش دوعاگەین باران و بەفر بوارێ فەلاح فەڵەن نەداوە با بە 2 مەتر باران بارێ بە هەردوو بارەکەی دڵتان پێی خۆشە ئینشاءڵڵا خۆی گەورە بیکاتەمای خێر بۆتان پێم خۆشە کە لە گەرمیان هەشتی لەم شێوازە من محەممەد داواکارم لە فەلاح خۆمان عشاری گەرمیان هەڕەمەکی نینین هەڕەمەکی دەست نەکەینە باخیوایسان باخەتەوە بینە زۆر گەورەیە ئێمە لە ڕێوە بەرهێنانەوە لە ڕێی زراعەوە زۆر یارمەتی دەرن زۆر وە بەرهێنانی گەرمیان زراعی گەرمیان شاروانی گەرمیان هاوکارن کاک دیارسە تۆ ڕێنمایی جوتیارەکەی کە ئەم جۆرە خورمای جوتیارە ئەگەر کەسێکیش پێویستی بە ڕێنمایی و هاوکاری بۆ توانانی ئامادەم و هەزاران کەسیش بوو بەڵام من ناکرێت کۆمەڵە قسە بکەم بڵێم بودای بڵێمە کاکە ڕکلام وەڵڵاهی ڕکلام نی وەڵڵاهی حەزەکەم فەلاح بینی لەبەرۆزان سوودەکە کاکە ئەمە ئاوە دەستمنەوە وەسا چواردانە هەڵگرن 250 گرامەوە 200 گرامەوە یعنی تۆ کیلۆی ئەوە 15-20 دینارەکە کاکە ئەوەی ساوە چەندەکە بەدەستیتەوە بڕات بێ بڕات ئەمە 5,000 ئەمە وەکو چکرێت وایە ئەمە ئەوەیە کە گوێزەکە نەبینی لە وڵاتانە کە بسەکەن ئێستا ئێمە ئەوشمان کردومە حەوت بابیرمانە چێت ئێمە 7,000 متر بەڕاتمان داناوە و بەرێمە لە ڕێگەیەوە بڕێنان کردومان بەڕاد شوێنی بەڕادیان داناوە کە ئەمە لە ساردکەرەوەکانە کە پس بکرێت لە کارتۆنە وەزارەتی زراعی کورسان جەنابی وەزیر پێمانیتووە ئەمە ئەبێ لە کارتۆن بندێ ئینشاڵڵا 20 ساڵێکی تر بۆ دەری وڵات شتێن بینێری بەڵام ئینشاءڵڵا ئەگەر شوێنمان دەست پێ ئێستا 5,000 دار لەمەمان حازرە 5,000 دار لە 100 حازرە لە بەچکەیدار 17,000 دارمانەیە لە هەر دارێکە چەند بۆڵ لە هەر دارێکە دە بەچکەی هەیە لە ئەمە ئیستاکە ساڵی ئەوڵێتی گەشتۆتە ئەنتاجێکی وە 70 کیلۆ 60 کیلۆ هەیە ئێستا ئەو 4 دانێ بەدەستی 4 دانێ بڕات بێ 250 گرامە 200 گرامەوە دانێ 1000 تێ بڕات بە دانێ 1000 تێ زیاتریش تێ دانێ 1000 زیاتریش تێ یا داواکارم لە فەلاح لە ڕێگەی داوایەکانی گەرمیان و دەست پێ بکە بیکەن هیچ زەرێکی دیانە ئەوە نییە بڵێ خوانە خێردان ئەیچێنەوەی دینە دەستخوای گەورە مشکبوونەوەی داری خورما 1000 دانەیەک داننی ئەمانە نەسیجیانە حڕەکە پێشووتر 100 داژمان ئەچان 60 وشکە بۆ چلی سەرێگرت ئەم کێشی شێر دار خورما ئەبێت چاوەڕێ و کێشەش بکەیت بەڵام ئەمە چی ئەم لە 100 لایە لە 100 لا ڕیشە ئەکوتێت 10 مانگ دوای ئەوەی چێنی کێشەی نییە لەخوا لەشتان ساڵ بێتە خێر سپاس بۆم دەرفەتە جابا من قسێکم کرد بۆ بینەرانی ڤار وتم لە دوای کاک دیار باسی گەرماکەشتان بۆکەم جا تۆ گوێیەک لە من بگرە با من هەم باسێک هەم بۆ تۆی باسکەم و هەم بۆ بینەرانی ڤار گەرماکە 15-20 ڕۆژێ زیادە نەخایەنە دەستکاتە بەفرسەرما جاگە لە دەستی من بووە نەم ئەهێشت دقەیە گەرما بێت نەک بۆی کە تۆ زەر هەر گەرمەوە ڕاست بەس چارنی خۆم حەزم لە بارانە بۆیە قساکەم ئینشاءڵڵا هەر خێر و بەرەکەت هەرچی خێر یاری خۆی گەورە ئەومان بۆ ئینشاءڵڵا فەرموو بینەرانی ڤار ئەوە لەگەڵ کاک دیار قسەمان کرد سەبارەت بە گەرماکەی هەرێمی کوردستانش ئێمە ئێستا لە ناو چلەی هاوینان بابەتی هەڵهاتنی گەلاوێژ و ئەستێرەی گەلاوێژیش بابەتێکە کە پەیوەندی بە دابەزنی پلەی گەرماوە نییە تەنها ئەوەیە کە ماوەی ڕۆژ کورتە بێ شەو درێژە بێ ئەمە واکەن تا ڕادێک هەست بە کەمی گەرما بکەین بەڵام لە 11
هەشتەوە بەولاوە لە 11 هەتاوەکو هەشتیش گەرمایەکی دیکەی تااقەت پڕۆکێنی خورماڕەسەنەکەی کاکدیار دەست پێکاتەوە لە هەرێمی کوردستان نەک تەنها لە کەلارە جا گەرما ماوێتی هەتاکو بستوێکی نوە کە یەکەم ڕۆژی پاییزە نەک ڕاستەخۆ لە 22 مانگ واتە 22 نۆ کە شەوا فێنێک بێ بەڵام لە دوای ئەوادەی کە ئاماژەم پێکرد بوو شەوانی هەرێمی کوردستان زۆر خۆشە بێ و لەگەڵ یەکەم بارانبارینیش کە ئەمساڵ پێشبینەکەم زۆر ببارێ هەرێمی کوردستان بە ڕۆژ و بەشە و هەنگاوانێ برە و جەوێکی زۆر سارد و خۆشی شاڵە دوای خورمای شاڵ دوای خورماکەی کاکدیار کە لێمان محەممەدگیان ئەنتاژەکەی ماوەرگری شاڵ سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوەش بینەرانی بار